126 ساڵ بەر لە ئێستا لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا یەکەمین ڕۆژنامەی کوردی لە ساڵی 1990 لەلایەن میقداد بەدرخانەوە بە ناوی ڕۆژنامەی کوردستان لە شاری قاهیرە دەرچوو. لە تەوەری ئەم ڕۆماندا گفتوگۆی زیاتر لەسەر دۆخی ڕۆژنامەگەری کوردی ئەکەین بۆ مەبەستەش لە ستۆدیۆ میوانداری زۆر بەڕێز شوان ئادەممان کردووە کە بەڕێزیان سەرۆکی ڕێکخراوی چاودێری میدیای کوردی چەمکن. کاکشوان بەیانیت باش و زۆر بەخێر بێت. زۆر سپاس. بەخێرێش باش. ڕۆژی میدیات پیرۆز بێت. ڕۆژە ڕۆژنامەگەری کوردی لە ئێوە و لە سەرجەم ڕۆژنامە نووسان و توێژەرانی میدیایی پیرۆز بێت. کاکشوان ئێستا ئاماژەمان پێەیە 126 ساڵ تێپەڕێ بەسەر یەکەم دەرکردنی یەکەم ڕۆژنامەی کوردیە. لەو کاتەوە هەتا ئێستا دۆخی ڕۆژنامەگەری کوردی لە چه ئاستێکدایە بڵێن میدیای کوردی لە چه ئاستێکی جیهاندایە؟ ڕوتی ڕۆژنامەگەری کوردی لە یەکەم ڕۆژی دەرچوونی ڕۆژنامەی کوردستان لە تاراوگە تاوەکو ئەمڕۆ کۆمەڵە گۆڕانکاری گەوری بەسەردا هاتووە هەم لە ڕووی ناوڕۆکەوە هەم لە ڕووی دیزاین و دەرهێنانەوە هەم لە ڕووی تەکنیکەوە گۆڕانکاری گەور و بەرچاوی بەسەر هاتووە هەرگیز ناتوانێت براورد بکرێ بە یەکەم ساتە وەختی دەچوونی ڕۆژنامەیەکی وەکو کوردستان. ئێستا گۆڕانکاریەکان بە جۆرێکن خەریکە جاڕی مەرگی میدیای چاپکراوە درێ بە جۆرە لە جۆرەکان لە هەندێک شوێنە بەهۆی هاتنە ناوەی تەکنیکی تازە و تەکنۆلۆژیای تازەی دیجیتاڵی گۆڕانکاریەکی گەوری بەسەر شێوازی بەرەمێنان و پەخش و بڵاوکردنەوە کردووە دڵنیاییەوە لە هەرێمی کوردستانی شاب بە تایبەت لە دوای ساڵی 1990 گۆڕانکاری گەوری بەسەرا هاتووە و ئێستا دۆخی ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستانە هەروەکوتم لە ڕووی تەکنیکی و لە ئاستێکی زۆر باڵایە بەڵام لە ڕووی ناوەڕۆکەوە هێشتا کێشە و گرفتی گەوری تێدایە هێشتا پابندبوون بە پێوەرەکانی ڕێسا پیشەییەکانی ڕاگەیاندن لە ئاستێکی زۆر لاوازدایە پابندبوون بە یاساکان لە ئاستێکی لاوازدایە کێشەکان ئەگەر پۆلنبندیان بکەین بەشێکی کێشەکان ئەشە یاسایی بێ ئێمە لە هەرێمی کوردستانە کۆمەڵە یاسامان هەیە نزیکەیدا یاسامان هەیە کە بۆ ڕێخستنی ناوەڕۆکی ڕاگەیاندن و ڕۆژنامەگەری دەرچوێنراون لەلایەن پەرلەمانی کوردستانەوە بەڵام بەشێکی ئەم یاسایانە لێکچوون و بەریەکەوتنیان هەیە لە نێوان مادە و بڕگەکانە و هەندێک بوار و کایی دیکەینێ و ڕاگەیاندنی کوردی هەیە تا ئێستا لە ڕووی یاساییەوە ڕێک نەکراوە بۆ نمونە دەستێوەردانی ڕۆژنامەوانان یا کەناڵەکانی میدیا لە ژیانی تایبەتی کەسەکانە بۆ نمونە میدیای دیجیتاڵی ئەمانە هێشتا ڕێک نەکراون پێویستیان بە یاسایە. کێشەیەکی دیکە لە ڕووی پیشەییەوە هێشتا بەشێکی زۆری ڕۆژنامەوانان ئاشنانین بە ناوڕۆکی پێوەرەکانی ڕێسا پیشەیەکانی ڕاگەیاندن و لە ژانی پیشەیی خۆیاندا زۆرجار پێوی پابند نابن هەر لە ڕووی پیشەیەوە بەشێکی زۆری ڕۆژنامەوانان ئەبدەیت نابنەوە و با بڵێن خولی پیشەیی وەرناگرن بۆ ئەبدەیتکردنەوەی توانەکانی نووسین و سەلەقەی بەکارهێنانی ئەو تەکنیکانی کە ئێستا هەن و کێشەی تر کێشی سیاسیە بۆ نمونە ئێمە تا ئێستا سیستمێکی سیاسی جێگیرمان نییە کە ئەمە ژوای کردووە سیستمێکی میدیایی جێگیرمان نەبێ و کێشەی کۆمەڵایەتیمان هەیە هەندێک جار بەهۆی راپۆرتێکی ڕۆژنامەوانیەوە بەهۆی نەزانی بێ یاخود بەمەبەست بێ هەندێک جار دەستێوەردانی تایە بۆ سەرژانی تایبەتی ئەو کەسانەی کە راپۆرتیان لەسەرکرێ چاوپێکەوتنیان لەگەڵاکرێ بەهۆیەوە کێشەی کۆمەڵایەتی دروزە بێ و کێشەیەکی دیکە کێشەی ئابووری و داراییە کە بەشێکی زۆری ڕۆژنامە نووسان گرفتارن بەدەست ئەوەی سەرچاوەیەکی بژێوی باشیان نییە بۆ ئەوەی ڕۆژنامەگەری وەکو پیشەیەک بناسێنن و ناچار نەبن لە دەرەوەی ئەو ئیشە پیشەیی کە هەیەە بگەڕێن بە دوای ئیشی دیکەیان واتە تا ئێستا ڕۆژنامەگەری پیشەیەکی دەستی دووەمەواتە نەبووە سەرچاوی پیداکردنی بژێوی بۆ ڕۆژنامەوانان و ئیشی لەسەر بکەن هەڵبەدەمە ناگەشتێنرێ بەسەر هەموو دەستگا و دامەزراوەکانە بۆ هەندێک دەستگا وایان کردووە کە لە ڕووی باوڵێن داراییەوە لە ڕووی داهاتەوە ڕۆژنامەوانان تەنها لەو شوێنە ئیشکن و ڕۆژنامەگەری بکەن بە پیشەی سەرەکی خۆیان بەڵام لە هەندێک شوێنی دیکەیە بۆ هێوەی موچەکەیان کەمە یا و دەرماڵەیان پێیان درێ کەمە ناتوان وەکو پێویست ڕۆژنامەگەری بکەنە پیشەی سەرەکی خۆیان بەدل لەمانە
کێشەی دیکەی خودی هەیە پەیوەستە بە ڕۆژنامەوانەکانەوە کێشەمان هەیە پەیوەستە بە ڕەگەزی ڕۆژنامەوانەکانەوە ئەوانەی کە مێینە ڕەنگە بەهۆی تاو کاتێ وەکوڵێ زگورتن کێشیان نەبێ بەڵام کاتێک کە ئەسن نێوژیانی هاوسەرداریەوە بەشێکیان تووشی کێشە بن و بڕیاری کۆتایی ئەیان لەوەی کە بە یەکجاری واز بێنن لە بوارەکە و پێچوان نییە بە پێچوانەوە بێت لە لای خێزانێکی بۆ ڕەنگە بە پێچوانەشەوە ڕەنگە هەبێ بەڵام کەمترە ینی مەسەلاً گەر کوڕێک بێ دوایی ژیانی هاوسەری پێگەێنابێت تا ڕادەی ئاساییە لەگەڵا بەردەوامە بێ بەڵام هەندێک جار بەهۆی گرفتی کۆمەڵایەتیەوە بۆی تێنەگەیشتنەوە لە هەندێک شوێن هەندێک ڕۆژنامەوان ئەو کاتی کە ئەچێتە پرۆسی هاوسەرگیریەوە ڕەنگە دوورکەوێتەوە لە بوارێک ئەمانە کۆمەڵی کێشان کە بە درێژایی مێژوو ڕۆژنامەگەری کوردی هەبوون و بەردەوامن و ئیشان لەسەرکرێ بەڵام ئەگەر بەراوردی بکەی بە یەکەم ڕۆژی دەچون ڕۆژنامەی کوردستان تاوەکو ئێستا ڕاستە جۆری کێشەکان گۆڕاون بەڵام هێشتا هەر کێشەی یاسایی و پیشەیی و کۆمەڵایەتی و ئابرووی و سیاسی وانە هەر بە بەردەوامی هەیە. کاکشوان بابەسێکی هەواڵی ناڕاست و نادروست بین کە ئێستا میدیای کوردی بەدەستیەوە دەناڵێنێت کە ئەم گرفتانێتی دەکەوێت میدیای کوردی هەواڵی ڕاست و نادروست بڵاو دەکات و ئایا ئەمە بێمەبەستە یا خود بەمەبەستە؟ ڕاستەکەی ئەگەر دقەتی ناوەڕۆکی و هاڵانە بێ هەردوو جۆرەکەی تیابینێتەوە هەندێکیان بەمەبەستە ئێستا دامەزراوە هەیە خەڵک هەیە حیزب هەیە کەسانی تایبەتمەندی داناوە بۆ بڵاوکردنەوەی هەواڵی ناڕاست ینی بە بەرنامە ئیش لەسەر بڵاوکردنەوەی هەواڵی ناڕاست و پرۆپاگەندە و وێنەی شێوەنرا و یا زانیاری نێوە ڕاستونیوە ناڕاست بە یەکەوە بڵاوەکەنەوە واتە بەشێکیان ئامانجدارن بە مەبەست و زانیارانە بڵاوەکەنەوە و بۆی ئامانجێک بپێکن ئیشی لەسەرەکەن بەشێکی دیکەیان لە نەزانیەوە یا لە کەمتەرخەمیەوەیە لەوەیە کە وەکو پێویست نەگەیشتون بە سەرچاوی زانیاریەکان بڵاویەکەینەوە و گرفتی سەرەکی ئەوەیە ئێمە تا ئێستا لە کوردستانە مافی دەستگەیشتن بە زانیاری ڕاستە بەپێی یاسای ژمارە 11 ساڵی 2016 ڕێکخراوە بەڵام لە ژیانی واقعیە جێبەجێ ناکرێ و ڕۆژنامەوانان یەکێکی تر لە کێشە و گرفتەکانیان ئەوەیە ناگەن بە سەرچاوی یەکەمی زانیاریەکە. باشە کاکشوان با باسێکی ئەو بکەین زانین ڕۆژنامەنووس لێرە تا چەندێک دەتوانێت کارەکانی ئازادانە بکات ئەمە چۆنە لێرە؟ بۆ ئەوەشان هەردوو لایەنەیە هەندە ڕۆژنامەوان هەیە کە خۆی زەوق و سەلیقە و وەکۆڵە حەزی هەیە لە بوارەکە شەڕی لەسەرەکە و ڕۆژنامەگەری یەکێکە لەو پیشانەی کە بە پیشەی گەڕان بە دوای سەر ئێشە داناسراوە بۆیە کەسەکەیەتە ناودنیا ڕۆژنامەگەریەوە ئەبێ ئەوەی لە بەرچاو بێ کە کۆمەڵە بربەست هەیە ینی ئامادەکراوە بۆی ئەبێ شەڕکە لەسەر بەدەزێنانی زانیاریەکانی ئەجا هەندێک ڕۆژنامەوان هەیە ئەم شەڕایەکە و ئەتوانێت بگە بە زانیاری باش و زانیاری باشی ژەگوێزرێتەوە بۆ وەرگرەکانی هەندێکی دیکەشان لەگەڵ ڕزمان جۆرێک لە تەمبەڵیان تایە و پێیان وایە ئەبێ هەموو زانیاریە کە ئەم داوای کرد بۆی بێتە بەردەست لە کاتێکە ئیش ڕۆژنامەگەریەوەیە تۆ بگەڕێ بە دوای زانیاریەکان نەک زانیاریەکانە بۆ بێتە بەردەستە لە بنەمای ئەو زانیارانی کەیەتە بەردەستە زۆر جارەڵێ ئەبێ بە چاوی گومانەوە سەیری بکەیت چونکە ڕەنگە بە مەبەست نێرابێ بۆ تۆ بۆیە باشترین ڕۆژنامانە و ڕۆژنامەوانەیە کاگەرە بە دوای سەرچاوەکانە و پژڕاستیان نکاتەوە لەیانە کۆڵێتەوە کن و پشکنینی بۆەکەتە وەکو بەدەستیێنێ لە کوردستان هەردوو جۆرەکەی هەیە بەداخەوە لەم ساڵانەی دواییەوە جۆرێک لە تەماڵی لە نێو ڕۆژنامەوانانە بەدیەکرێ ئەویش لە پشتی مێزەکە و دانیشتووە لە ڕێگەی مۆبایل و تۆڕە کۆمەڵایەتەکان و ئەوانەوە ئێوە زانیاری دەستکەوە پشڕاستی کاتەوە کامە وای کردووە بەشێکی زۆری ڕۆژنامەگەری ئەم چەند ساڵی کوردی پێوە بناسرێنەوە دۆخێکی زۆر مەترسیدارە و خراپەوە پێویستە هیچ لەسەر ڕاستکردنەوەی بکرێن. یعنی کاکشوان پێت وایە ئەو گەڕانە ئەلکترۆنیانە سوودی بە میدیای کوردی نەگەیاندووە؟ هەردوو جۆرەکەی هەیە هەم سوودی گەیاندووە هەم زیانی لێیاوە هەر وەکو چۆن ئەمە چەقۆیەک بۆ بڕینی گۆشت بەکارێنین بۆ بڕینی تەماتۆ بەیانجان و نازام چی بەکارێنین خواردن لێ دروزەکەین و هەمان چەقۆ ئەتوانین کەسێکی پێ بگوژین و تاوانێکی پێ ئەنجام بین. دنیای دیجیتاڵی سوودێکی زۆری بە دنیای ڕاگەیان و ڕۆژنامەگەری کوردی گەیاندووە لە ڕووی تەکنیکیەوە لە ڕووی زوو گەیاندنی زانیارەکانەوە لە ڕووی ئەوەی هایپەرلینکی زانیارەکان بکەیت و ناوەڕۆکەکەت پوختە و کورد بێتەوە ئەمانە کۆمەڵە سوودێتی بەڵام لەگەڵ ئەوەشە جۆرێک لە تەمەڵی بۆ ڕۆژنامەوان دروست کردووە هێندەی با بڵێن پشت بە تۆڕە کۆمەڵاتەکانە بەستەیە هێندەی لەوێەوە زانیاری وەرەگرێت و
بڵاویەکاتەوە کەمتر خۆیەچە بە دوای زانیاریەوە خۆی ببێ بەسەر چاوی زانیاری و دروستی بکات و ئیشی لەسەر بکەێت. بەڕێزت چیە لەسەر ئەم ڕێگریانە کە زۆر جار ئەیبینی لە ستافی کەناڵەکان ئەکرێت بەتایبەت لە ڕۆژێکی وەکو ئەم ڕۆیە کە ڕۆژی ڕۆژنامەگەری کوردیە؟ بۆ دەسەڵات جیاوازی نیە ڕۆژنامەگەری کوردی بێ ڕۆژی ئاسایی بێ. بەشێکی زۆری پێشلکاریەکان کاکرێن ڕاستەکەی دوولایانەیە بەشێکیان پەیوەندی هەیە بە ڕۆژنامەوان و دەستگای میدیایەوە کە نوێنرایەتی ڕەنگە ڕێبازێکی سیاسی یا حیزبێکی سیاسی ڕێکخراوێکی سیاسی بکە و ئەگەر ئەم ڕێکخراوە سیاسی حیزبە سیاسی لەگەڵ دەسەڵاتان ناکۆبی یا کێشەی هەبێت ڕەنگە هەندێک جار ڕێگریەکان لەو سۆنگەیەوە بێ هەندێک جاری تریش ڕەنگە پەیوەندی هەبێ بە خودی ڕۆژنامەوانەکان و دەستگاکانیان کە ڕەنگە پێشوەخت ئامادەکاری پێشوەختیان وەرنەگرت بێ یا زانیاریان نەبێ لەسەر چۆنێتی و شێوازی بەشداریکردن لە ڕۆماڵکردنەکانە. بەشێکی دیکەیان بە ئەنقەستان لایەن دەسەڵاتەوە ڕێگری لە ڕۆژنامەوانانەکرێت لە دەستگاکانی ڕاگەیاندنەکرێ و قۆرخی زانیاری ئەکرێ زانیاریەکان هەروەکو ئەوەی لە راپۆرتەکە هات تەنها بەو شوێنانە ئەدرێکە نزیکن لە دەسەڵاتەوە یان نزیکن لەو شوێنەی کە بۆنەکان ڕێەکە کە ئەمەش کێشەیەکی دیکەی ئێستا میدیای کوردیە پێویست وایە چارەسەر بکرێ و چارەسەرەکەشی لە ڕێگەی یاسای مافی بەدەزێنانی زانیاریەوە دەتوانێت چارەسەر بکرێ ئەگەر بە شێوەیەکی ڕێکراوتر جێبەجێ بکرێت و هەموو ڕۆژنامەوانێکم و دەستگایەکی ڕاگەیاندن بۆی هەبێ بگا بەسەر چاوی زانیاریەکان مەفرۆز وایە ڕێگری لێ نەکرێ بەڵکو ڕێگەی پێ بدرێ لە بۆ نەگشتیەکانە لەو بابەتانی کە پەیوەندی هەیە بە وڵاتیانەوە بەشدار بن وەکو یەک چانسان بدرێت. بەڵێ کاکشوان تێڕوانینی کۆمەڵگا سەبارەت بەکاری میدیای لە چاو ڕابردوودا تا چەند گۆڕانی بەخۆیەوە بینیوە؟ گۆڕانکاری بەسەردا هاتووە بەڵام تێڕوانینی جارانی کۆمەڵگا بۆ ڕۆژنامەوان بەرزتر بوو وەک لە تێڕوانینی ئێستای کۆمەڵگا بۆ ڕۆژنامەوان جاران بە چاوێکی بەرزتر بە پیشەیەکی گەورەتر بە جۆرێکی دیکە لە ڕۆژنامەوان و دەستگای ڕاگەیاندن ئەڕوانرا بەڵام ئێستا بەداخەوە بۆهۆی ئەو پێشێلکاری زۆرانی کە خودی ڕۆژنامەوانن دەستگا میدیایەکان ئیکەن لە خراپی ئەداکردنیان لە خراپی ڕووماڵکردنیان لە خراپی گواستنەوەی زانیاریەکانن لە تێکڵاوکردنی زانیاری بە وەچوونی شخصی و ئایدۆلۆژی وای کردو بەشێکی زۆری تاکەکانی کۆمەڵگا بە چاوێکی کەمتر سێری ڕۆژنامەوانکەن و ئەو پێگەی جاران کە ڕۆژنامەوان هەیبوو لە کۆمەڵگەی کوردیا ئێستا وەکو پێویست نییە. بەڵێ کاکشوان سەرنجی بەڕێزت چییە لەسەر کارکردنی ڕێکخراوەکان یا خود سندیکای ڕۆژنامەنووسان؟ بەشێکی زۆری ئەو ڕێکخراوانەی کە هەن لە بواری ڕاگەیان و ڕۆژنامەگەری ئیشەکەن بەشێکیان سەر بە حکوومەتن بۆ نمونە لە ڕێگەی حکوومەتەوە تەمیل وەرەگرن یا پاڵپشتیەکرێن لەوانە سندیکە ڕۆژنامەنووسانی کوردستان بۆیە ناتوانێت لەو چوارچێوێ دەرەچێت کە حکوومەت هەیەی بۆ کاری ڕاگەیان و ڕۆژنامەگەری واتە زۆتر لەو سنوورە ئیشەکە کە ئەو باوەڕی بە ئازادیەکانی دەربرین و ڕۆژنامەگەری هەیە. بەشێکی دیکەی ڕێکخراوەکان لە دەرەوەی دەسەڵاتن وەکو ڕێکخراوێکی ناحکومی ئیشەکەن وەکو هێزێکی گوشاری ئیشەکەن بە هەردوو لایەن ئەگەر بڵێن ئیشان کردووە بەڵام ڕەنگە ئیشەکانە لە ئاستی پێویستان نەبێ وای نەکردبێ بەشێکی زۆر لەو پێشەرکاریانی کە هەن کەمیکەنەوە وای نەکردووە بەشێکی زۆری لەو فەراکە قانونیانەی کە هەن پڕی بکەنەوە و ئیشی لەسەر بکەن و دۆخی و ژنگی ڕۆژنامەگەری بە ئاراستەیەکی دیکەیە برن. وەکو توانین ئەوەی پێشلکاری کەم کاتەوە لە ڕێگەی راپۆرتەکانیانەوە تا ڕادەیەک ڕای گشتیان ئاگادار کردوێتەوە لە جۆری پێشلکارەکان لە ناوەڕۆکەکانی لەو کەسانی کە پێشکەلکاریان بەرامبەر کراوە لەو کەسانی کە پێشلکاریان جامەدەن بەڵام ئەوەی کە گوشاریان هەبێ گوشارەکەیان بەهێز بێت تا ئێستا نەخێر وەکو پێویست نییە. بەڵێ سەبارەت بە ڕووی مافۆ لە کەناڵەکاندا ڕۆژنامەنووسان تا چەند مافەکانیان پارێزراوە لە کەناڵەکان خود باڵبڵین بە یەک چانسێر دەکەن لە کەناڵێکەوە بۆ کەناڵێکی ترە گۆڕێ لە ڕۆژنامەوانێکەوە بۆ ڕۆژنامەوانێکی ترە گۆڕێ ئەو کەناڵەی کە تێڕوانینێکی کراوەتری هەیە بۆ کاری ڕاگەیان و ڕۆژنامەگەری و لەسەر بنەمای ئەرک و ماف با بڵێن ڕۆڵەکان دابەژەکە لە کەناڵەکەیە باشترە توانێت وە کۆڵە مافەکانی ڕۆژنامەوانان لە دەستگاکەیە دابین بکەوە بۆیان دەستە بەرکە ئەو خاوەنی میدیایی کە تێڕوانینێکی دیکەی هەیە بۆ کاری ڕاگەیان و ڕۆژنامەگەری تەنها وەکو کارمەندێک وەکو
ئامرازێکی پروپاگەندە ڕاگەیاندنەکەی بەکاردێنێ ئەمانیش تێڕوانینێکی دیکە و جۆرێکی دیکەی مامەڵەکردنیان هەیە لە نێو ڕۆژنامەوانان و بەرپرس و ئەوانشی کە باڵێن ئیداری کەناڵەکانیان ئەوانیش هەندێک وەکوڵێ هەستیاری زاتیان هەیە هەستیاری پیشەیی هەیە هەستیاری ژینگەکەی هەیە گۆڕانکاریان بەسەرێت ناتوانانی تۆ یەک حکومبەی بەسەر هەموو کەناڵەکانی ڕاگەیان ناوڵێ هەمویان بە یەک چاوسێری ڕۆژنامەوانەکانیان هەمویان مافیان پارێزراوە هەمویان ئەرکەکانیان جێبەجێکرێ هەندێک جار واستە و مەحسوبیت و منسوبیەتی تایە هەندێک جار نزیکی و دووری لە کەسی یەکەمی دەستگاکەەوە ڕۆڵە بینێ لە هێنانە پێشەوە و لە دوورخستنەوەی ئەو ڕۆژنامەوانانی کە لەوێ ئیشەکان هەندێک جار ڕۆڵی ئەو ڕێکخراوە سندیکانە چێ لە بەرامبەر ئەم پێشلکاری کە بەرامبەر ئەو ڕێکخراوانەی کە هەن ڕۆڵی چاودێرە بینن بۆ نمونە ئەوان چاودێری دۆخەکەکەن و ئەوەی هەستی پێ بکەن یاوەی ئاگاداریان ئاگادار من لە یا ئاگادار بکرێن و لایەن ڕۆژنامەوانەکانەوە راپۆرتی یەکەن و بڵاویەکەنەوە ئەگەیەن لە شوێنی معنی بەڵام ئەوەی کە پێویستە بچێ بە دوای ئەم کێشە و گرفتانەیە کەناڵەکەیە یا دامەزراوە شەریعەکانی وڵاتەکەی بوونبوونە پەرلەمانە حکوومەتە دەسەڵاتی دادوەریە ئەمانە بێ بچن بە دوای کێشەکەی بوونبوونە هەندێک کێشەمانە ئێستا لە کوردستانە تا ئێستا ڕۆژنامەگەری وەکو پیشە نەناسێنراوە ئێمە کێشەی یاساییە ئەگەر نەناسێنرابێت تۆ بێ بە یاسایەک بیناسێنی و ئەرکەکانی مافەکانی دەستنیشانکەی بۆی تۆ سبێنێ وەکو ڕۆژنامانێک کە تووشی گرفتێک بووی لەگەڵ دەستگاکەی خۆتا بە پێی ئەو یاسایە بچی داوای مافی خۆت بکەین بەداخەوە لە بەرەوەی فەراغی یاسایی هەیە زۆر جار دەستگاکانی ڕاگەیاندن بە میزاجی شخصی مامەڵە لەگەڵ ڕۆژنامەوانەکانیان ئەکەن نەک لەسەر ئەساسی بەڵگە و داتا و لۆژیکی مامەڵەکردن لەگەڵیانە بجوڵێنەوە. کاکشان باسی بڵاوبوونەوەی هەواڵی نادروست و ناڕاستمان کرد زۆر جار میدیای ئەلکترۆنی و میدیایی کە تازەیە ئەم زیاتر بۆنە لە سایتەکان لە پیجەکان لە هەنێ شوێن ئەم هەواڵە نادروستانە بڵاوبنە بۆ چی زیاتر ئەو میدیای هەواڵی نادروست بڵاوە کات و میدیای ئەلکترۆنی میدیای ئەلکترۆنی یەکێ لە تایبەتمەندیەکانی ئەوەیە بێسنوورە بێسانسۆرە وەکو میدیایەکی بۆ نمونە چاپکراو نییە دەستگایەک هەبێ کەسەکانی دیاریکراو بێ شوێنی دیاریکراو بێ تۆ بە پێی یاسایەک ڕێکخرابێ ئێمە جارێ لە ڕووی یاسایەکمان نییە بۆ ڕێخستنی میدیای ئەلکترۆنی لە ڕووی پیشەییەوە ئەوانەی لەوێ ئیشەکەن لە میدیای ئەلکترۆنیە لە میدیای دیجیتاڵیا ئیشەکەن زۆر جار بە نەناسراوی ئەبێننەوە قسەم لەسەر ئەوانە نین کە مەسەلەن هی دەستگا و دامەزراوەیەکی میدیایی ناسراون وە خۆیان کەشفەکەن و نازنامی خۆیان دیارە بەڵام بەشێکی ئێستا میدیای ئەلکترۆنی پێیا بووە کە بەنادیاری ئیشەکە نازانی چێن ئەوانەی کە ئیشی تیاکەن نازانی شوێنی ئیشکردنیان کوێ نازانی مەسەلەن سەرچاوەی داهات و داراییان چییە بۆیە ئەمانە بە مەبەستێک دروستکراون و ئیش لەسەر بەدیهێنانی ئەو مەبەستاکەن زۆر جار میدیای ئەلکترۆنیمان هەیە لە گەرمەی هەڵمەتەکانی بانگەشی هەڵبژاردنە دروستەکرێ بۆ بەدەستێنانی دەنگ یاخود بۆ سەرخستنی کاندیدێک یا حیزبێک یا لیستێک ئەمانە ئامانجێکی دیاریکراویان هەیە و دەست ناپارێزن لە هیچ شتێک ئەوی بێتە بەردەستیان بڵاویەکەن و ئیشی لەسەرەکەن بۆ بەشێکی دیکەی ئەوانەی کە پەیوەندیان هەیە بە دەستگا و دامەزراوە میدیایەکانەوە ئەمانیش هەندێجار لە پێناو زۆرکردنی لایک و فۆڵۆوەر و شێرکردن هەندێک زانیاری بڵاوەکەنەوە یا هەندێک وێنە و هەندێک دیمەندا بەزێنن کە بەڕاستی لەگەڵ میدیایەکی بەرپرسیاری پیشەوەرە ناگونجێ هۆکارەکەی بەشێکی وەکووتمە بەسدارە بەشێکی تریشی نەزانیە و بەشێکی دیکەش حەز و خۆشەویستی بۆ ئەوەی کە زۆرترین بینەرت هەیە زۆرترین خوێنەرت هەیە لەسەر حسابی ناڕاستی زانیاری و وێنە و ڤیددیۆکان بڵاوەکەنم. بەڵێ کاکشان بێگومان ئەو هەواڵە ناڕاستانە کۆمەلگا بەرەو هەڵدێری دەبێت. ڕۆژنامەنووسان چۆن خۆیان لەو هەواڵە ناڕاست و نادروستانە بپارێزن یاخود لەو دەنگۆیانی کە پێیان دەکات چۆن لی دڵنیا بنەوە کە ڕاستە. شێوان زۆرە بۆ ئەوەی تۆ بە چاپ و پەخش و بڵاوکردنەوەی زانەری ناڕاست و هەواڵی ساختە بگری لە بنەڕەتە خودی ڕۆژنامەکە ڕۆڵە بینە چونکە ئەو دەرگاوانە ئەو فلتەرەکەیە بۆەوەی کە زانیاریەک ناڕاست بێ بڵاوی کاتۆ یا بڵاوی نەکاتۆ بەداخەوە ئێستا لە کوردستانە بەشێکی ڕۆژنامەوانان وازیان لە باڵێن ئامانجە پیشەیەکە هێناوە هێندەی بە دوای ئامانجی بازرگانیە ئەگەڕێن بۆن منە کۆمپانیایەکی خان و بەرەدەیە ئەچە شوقەیەکی یاەتی ئەم لە پێناو دەستکەوتێکی مادیە لە پێناو
ئامانجێکی دیاریکراوە هەر زانیاریەکی ڕاستە بێ لەسەرەوە کۆمپانیا بڵاوی ناکاتەوە بۆ منە کۆمپانیامان هەیە غەرقی گەندەڵیە بەڵام لەبرەوەی بێتە سپۆنسەری کەناڵەکەی تۆ ناتوانانی هیچ راپۆرتێکی لەسەر بکەیت کەواتە فلتەری یەکەم و سەرەکی خودی ڕۆژنامەوانەکەی خودی دەستگاکانی ڕاگەیاندە بەشێک لەم ڕۆژنامەوان و دەستگای ڕاگەیاندانە ئێستا خۆیان وتنی وەکو خەیاتیان لێ هاتووە چێ پارەیان باتێ جد و بەرگەکەیان یا زانێرەکان هەواڵەکانیان بۆ شێوەیە بۆ دوورێ بۆیە ئەبێ لە پێشە ئیش لەسەر وەکۆڵێ لایەنی پیشەی ڕۆژنامەوانەکە بکرێتەوە و بۆ فلتەرە پیشەیانی کە هەیە ببرێ و هەموو کەس ڕێگەی پێ نەدرێ لە بواری ڕۆژنامەگەریە ئیش بکرێ و بواری دەرکەوتن و سەرکەوتنی بۆ نەڕەخسێنێت چونکە بەشێکیان بەمە بەزاتونەتە نێو بوارەکە هێندەی ئامانجان مادی و بازرگانیە هێندە ئامانجان پیشەیی نییە و هێندەی بە دوای دەستکەوتی مادیدا ئەگەڕێن لەسەر حسابی زانیاری و هەواڵەکان هێندە بە دوای گەیاندنی زانیاری بە وەرگر ناگەیەنن بۆ ئاگاداربوونی لە بارودۆخەکان. دەست خۆش کاکشوان زۆر سپاس کە ئامادە بووی لەگەڵمان ئەمڕۆ سپاس بۆ تەواوی زانیاریەکانت دووبارە بەخێر بێ. سپاس بۆ